کاتێککە قسە دەکرێت بۆ ئەوەیە کە گوێ بگرم زانن ئازاری گەلەکەمان ئازاری میلەتەکەمان لەکوێیە. ئێمە تا نەتوانین داکۆکی لە گەلەکەمان بکەین لە خاک وڵات بکەین بێگومان ناتوانین داکۆکی لە خۆمان بکەین. ئێمە لێرەین بۆ ئەوەی ئازاری گەل ئازاری وڵاتەکەمان بگوازینەوە و بە دنیا بناسێنین کە ئەمڕۆ چ زوڵم و ستەمێک بەرامبەر بە گەلەکەمان دەکرێت کە چۆن لە ناو شار و شارۆچکەکان تیرۆر هاتۆتە ناو کۆڵانەکانمان و ڕۆژانە خیانەت لەسەر خیانەتی جوود بنەماڵە لەو گەلە دەکرێت سەرەڕای دزی و نەدانی موچە و نەبوونی ئاو کارەبا و خزمەت گوزاری نەبوونی پەروەردە. خۆی ئێمە ئەگەر ئینسانیەت سەردەگرێت کەسایەتی کەسێک دروست دەبێت لە پەروەردەوە دروست دەبێت. ئەمڕۆ کەرتی پەروەردە لە کوردستان وێرانە. مامۆستا موچەی پێ نادرێ. مامۆستا کاتێک موچەی نەبێ ناتوانێت منداڵەکانی ئێمە پەروەردەکە. ئێمە ناتوانین دوایەوەی کە دەرز دەخوێنین ببین بە شتێک کە وڵاتەکەشمان و خۆشمان و خێزانەکانمان لێمان سوودمەند بن. ئەوەی ئەمڕۆ کە دەکرێت بێگومان دەسەڵاتداران دەستی باڵان تێیدا هەیە وە بە دڵنیایش دوژمنانی گەلەکەمان کە هاوکارن لەوەی کە موچە بە گەلەکەمان نەدرێ خەڵک برسی و تینوو بکرێ بە ئەنقەس و خەڵک خواردنی ژەهراوی دەرخوار بدرێ بۆ ئەوەی بازرگانەکان بە هێنانی دەرمانی ساختە و دەرمانی بەسەرچوو بەو گەلە ڕەش و ڕووتا ئەمڕۆ ساغی بکەنەوە. ئەمڕۆ دەبینن تەواوی گەل تەواوی خەڵکی کوردستان لە ئازارە دەژی. هەموو سەر و پرچمان سپی بوو چ لێرەکانە چ لە کوردستان لە داخی بە هەموو دوو بنەماڵەکە 50 کەسن. بەڵام چی ئەوانەی ڕاگرتووە؟ ئەو موچە خۆرانەی کە ئەمڕۆ ئامادەنین بایکۆتی هیچ شتێک بکەن لە پێناو بەدیهێنانی مافە سەرەتاکانی ژیانی خۆیان. ئەمڕۆ مامۆستایان کە مانگرتنیان ڕێک خستۆوە ناسنەوە سەر خوێندنەکانیان ناگەڕێنەوە قوتابخانە بۆچی خەڵکی ئێمە پشگیریان ناکەن؟ مەگە خەڵکی ئێمەش وەکو ئام بێموچەنین؟ مەگە خەڵکی ئێمەش وەکو ئام برسی و تینوونین؟ یا پێشمەرگەکان بە چەند مانگێک جارێک موچەیەکی زەلیلانە بەڕاستی شەرمە یانی ئینسان تاو حەددا کەرامەت و شەرەفی خۆی بشکێنێ بۆ پارە. هیچ دەسەڵاتێک ناتوانێ بەسەر گەلەکەیدا زاڵ بێ مەگەر گەلەکەی بۆ خۆی کۆیلە نەبێ. ئێمە بەداخەوە کۆیلەتیمە هەڵبژاردووە لە ژیانی ڕۆژانەماندا. یعنی بەرامبەر هەموو شتێک لەم وڵاتەش تۆ ئەگەر بێت و لەسەر مافەکانی خۆت دەنگ نەکەی و داکۆکی لە خۆت نەکەی بێگومان بن ئێوە مافی خۆتان بەدەست ناهێنن. ئەمڕۆ هەموو ئێوەی گەنجان کە هاتوون ئەم وڵاتە بۆ ئەوە هاتوون لە ئازاریەوەی کە ئیش نەبووە، ئیش و کار و کاسبی نەبووە، ڕوبەڕووی لێدان، ڕوبەڕووی زیندانی کردن، ڕوبەڕووی ئەشکەنجەدان، ڕوبەڕووی تادای سێکسی بوونەتەوە گەنجانمان لە زیندانەکان. ئەمڕۆ دەبینن چۆن شێروانی گۆهدار زێباری بە چ تاوانێک لە زیندانن؟ بۆچی ئێمەی گەل قبوڵ بکەین تاکەی بە تاوانی ئەوەی کە داکۆکی لە خاک وڵاتیان دەکەن کە تورکی فاشست نێت داگیری بکە، بە تاوانی ئەوەی کە داوای موچەی خەڵک دەکەن کە خەڵک بە پلانی تورکیا بە پلانی دوژمنانمان برسی و تینوو نەکرێ، کە خەڵک سبێنێ مل بداتە کۆیلەتی و بە $100 بیهەوێکە سیخوڕی بۆ وڵاتی تورکیا بکە بۆ لە ناوبردنی گەلی کورد. ئەمڕۆ دەبینن کە پڕشکی ئەو شەڕانەی کە کەوتۆتە فەڵەستین کەوتۆتە ڕۆژهەڵاتی ناوین یەخەی کوردیش دەگرێتەوە بێگومان. ئێمە هەر تاکێکی کورد بەرپرسیاری لە بەرامبەر ئەو شەڕ و جەنگێک کە ئێستا لە ناوچەکانماندا هەیە، لە بەرامبەر تیرۆرکردنی هەموو خەڵکە، کوشتنی خەڵک لە ڕۆژئاوا، کوشتنی کوردانی باکوور، شەهیدکردنیان، تیرۆرکردنیان لە ناو شار و شارۆچکەکانی سلێمانی. ئێمەی گەل بەرپرسیارین بەرامبەر هەر زوڵم و ستەمێک کە دەسەڵاتی دیکتاتۆر بەرامبەرمان دەکا. ئەگەر ئێمە دەنگ و ڕەنگمان هەبێ بێگومان ئەوانیش ناتوان بەردەوام بن لەو زوڵم و ستەمە. لە ماوەی پێشوودا باوڵ تاڵەبانی نەیتوانی و بێ بۆ ئێرە وتبووی کە دەچم بۆیە پێڵاوم پێدا دەدەن تکا ئەمڕۆ پێشگیریان لێ بکەن. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە لێرەکانە ئەمڕۆ بووینەتە ترسێک بۆ سەردەسەڵاتداران. مەسرور بارزانی خۆتان بینیتان یەکەم کەس چۆن هێرشم کردە سەر بەهێلکە و پێڵاو، بینیتان پۆلیس دەستگیری کردم، بەڵام ترسی پۆلیس هیچ کاتێک نەیتوانی بێدەنگم بکات. بۆیە پێویستە ئێمە بەبێ ترس لەم وڵاتەش لە هەر جێگاک بین داکۆکی لە شەرەف، ناموس، کەرامەتی خۆمان بکەین کە خاک و وڵات و نیشتیمانمانە.
ئێمە چیتر نابێ ئەڵقەلە گوێی دەسەڵاتداران بین وەلە ترسیەوان هەتا زۆر کەس لێرە ناوێرە ڕستم بگرێ بیگرن ئازاد بن و چوونە وڵاتەکەتان بەسەر بەرزی بژین دەبێ بەسەر پێ بمرن بەڵام لەسەر چۆک مەژین هیچ کاتێک ئێمە لێرە چی دەکەین ئێمە چی لە دژیان دەکەین بەڵێ بە وڵاتی بەریتانیاش دەڵێن ئێوەش تاوانبارن لە دانانی ئەو دز و جەردە و جەلادانە لەسەر حوکم کە ئەمڕۆ نوێنەرایەتیەوە لە وڵاتانە هەنا بەڵام دەبینن کە بە بەرچاوی نوێنەرایەتیەکانتان خەڵک تیرۆر دەکرێ خەڵک دەکوژرێ خەڵک لە زیندانەکان دەچەوسێنرێتەوە و بە چەندەها نامە و پەیاممان پێگەیاندون بەڵام ئێوەش بێدەنگی تا هەڵبژاردووە ڕێکخراوی مافی مرۆڤ هەمووی درۆیە دیموکراسی هەمووی درۆیە ئەگەر ڕاستە فەرمون بۆ ئێمە دابینی کەن مەڵن بە ئەو گەنجانە بۆ دێن بۆ ئەوروپا ئەو گەنجانە لە ئازار و لە شکنجە و لە دەسەڵاتی دیکتۆرتۆر هەڵاتونە و هاتوون بۆ ئەوەی لێرە ژیانێکی ئاسایی وەک سەگەکانی ئێوان هەبێ ئێمە مافی سەگەکانی ئەومانیە لە وڵاتی خۆمان